چۆنە؟ ئەفەرین! سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەک پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە وردی لەیە زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە چەپڵەکانتان! لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێ سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە! لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە ئەماکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان، ئەمڕۆ ئێمە لەم قوتابخانە جوانەین گفتوگۆکەین لەگەڵ مناڵە ئازیزەکان لەسەر شێوازی ناخواردن، بزانین تا چەندێک پابەندن بە شێوازەکانی ناخواردن و ڕەوشتەکانی ناخواردنەوە. لەگەڵمان بێن! چۆنە؟ باشت؟ ناوت چییە تۆ؟ ئافرینەی تۆ؟ لاوی لاوی هەروە بە لاوی و جوانی بمێنی تۆ هەمیشە باشە؟ منیش ناوم زیتەڵەیە، خۆشحاڵم بە ناسیتان. باشە پێم بڵێ تۆ بانیان کە هەڵەسی لە خەو نانەخۆی؟ بەڵێ باشە پێش ناخواردنە بێت چی بکەی؟ دەموچە بشەی ئەفەرین ئەبێت دەموچاومان چوە بشۆین دوای ناخواردن دوای ئەوەی کە دەموچاوەکەمان شۆرد ئەبێ بێ نان بخۆین باشە کە نانمان خوارد ئەبێ لە کاتی ناخواردنە قسە بکەین ناخێت بۆچی؟ بۆی نەبەڕێتە قوربان ئەفەرین بۆی نەپەڕێتە قوربان دوای دوای ئەوە خنکەی وایە؟ کەواتە لە کاتی ناخواردنە نابێ قسە بکەین بە هیچ جۆرێک لەبەرەوەی ئەپەڕێتە قوربان و کاتە خراپە بێ بۆ ئێمە وایە؟ هەر بژی ئەوەی وەزان گۆرانێکم بۆ بڵێن ئەی تۆ ئەوی نەیزانم نەیزانی کە جوانەر پێکە دێ زۆر ڕووی خۆشە مناڵە هاوڕێی عەزیزم زۆر باشە چەپڵەیەکی بەهێز بۆ من لێبەن ئینجا چەپڵەیەکی بەهێز بۆ خۆشتان هەر بژی زۆر سپاس چۆنی؟ باش باشی؟ باش ناوت چییە؟ تنۆک ناوت چییە؟ تنۆک تنۆک ئافرین تنۆکی باران وایە؟ ئافرین تۆ حەزت لە بارانە؟ باران سوودی چییە بزان مەزانی؟ ئاو زۆرە بێ زەوی تەڕە بێ ئەومان زۆرە بێ کانی و کارێزەکان سەدەکانمان پڕە بێ لا وایە؟ باشە پرسیارێکی لێکەم تۆ لە پۆلی چەندی تنۆک؟ لە دوو باشە تۆ ئەبێ پێش بۆ نمونونەکە سفرە ڕاخراخوانیان دانا تۆ بێ پێش دایک و باوکە ڕاکەیتە سەر سفرە و دەست بکەی بە ناخواردن؟ نەخێت ئەیە بێ کێ لە پێش هەموویان دانیشە لەسەر سفرەکە؟ باوکم دایکم ئافرین بۆچی؟ لەبەرەوەی دایکم و باوکمە بەڕێزیان لێ بکەین ئەفرین ئەبێ ڕێزیان لێ بگرین ئەوان لە ئێمە گەورەترن ئەوان ئێمەیان دروست کردووە ئەبێ ڕێز لە گەورەکانمان بگرین گەورەکانمان خۆش بوێ نابێت لە پێشەوان نان بخۆین هەتا ئەوان دەستکەن بە ناخواردن وایە؟ زۆر باشە گۆرانی ێزانی؟ ئێزای نوکتێکم بۆ بگێڕیتەوە ئەی پێ خۆشە بەردەوام من ببینی دەکەواتە ئێواران میخەنە سەر شاشەی کورسان
کاشمێر پێنج منە بینی لەوێ باشە هەر بژیتنەوە گیان بەچی بۆ لای هاوڕێکی ترمە سپاس تۆ چۆنی باشی ناوت چییە تینا ئافرین تەمەنە چەنە حوت حەوت ئافرین باشە پرسیارێکی لێکەم ئەی ئەو چێ بوو چۆنی باشی باشە پرسیارێکی لێکەم تۆ کە نانەخۆی ئەبێ قاپەکە و پڕ بکەی نا ئەبێ بزان مەزانی چەندێکی تێ بکەی ئەوەنەی تێ بکەی کە پێ بخورێ وایە بۆچی بۆی خواردنەکانمان بە فیڕۆ نەچێ وایە هەر بژی گۆرانی ێزانی باشە ئەدی چاو بنوخێنە چاو بکەرەوە چاو بنوخێنە چاو بکەرەوە چاو بنوخێنە ئێستا من لێرە نامێنم خۆم و نەکەم بڕێشتم چۆنی باش باشی ناوت چییە میر میر ئافرین ئەی تۆ ناوت چییە باران ئافرین باشە میر پرسیارێکی لێکەم تۆ لە ماڵەوە کە نانەخۆی ئەواکەی مڵچە مڵچەکەی نابێ مڵچە مڵچکە ێزایی بۆچی لەبەرەوەی ئەو کەسانی چواردەوەرێ هەمووی بێزارە بن ئەو کاتەوانی شنانیان پێ ناخورێ وایە کەواتە کە نانمان خوارێ بێ چی بکەین لەسەر خۆ نانەکەمان بخۆی بۆی نەپەڕێتە قورگمان و بخنکێین وایە ئەی تۆ باشە کە نانەخۆی بەدەنگی بەرز قساکەی ئافرین ئەی کاتی ناخواردنە بێت چی بکەین بێدەنگ بینیان قسە بکەین بۆچی بەرەوەی نەپەڕێتە قورگمان وایە ئافرین باشە ئەوە چییە لە بەردەستایە ئەو شتانە قەڵەم بۆیە تۆ حەزە لە وێنە کێشانە بۆیە ئەو بۆیانە و لە بەردەسایە ئافرین زۆر باشە بەردەوامە لە وێنە کێشان بۆ ئەوەی لە داهاتووە وێنە کێشێکی باشە لێ دەرچێ باش زۆر سپاس چەقڵێ بە وەردووتان چۆنی هاوڕێکەم باشی ناوت چییە لانو لانۆ تەمەنە چەنە حوت 7 ساڵ لە پۆلی چەنی ئافرین لانۆ باشە پرسیارێکی لێکەم تۆ کە نانەخۆی قاپەکە و چەندێک خواردنی تێکەی ئەوەی پێم بخورێ ئەوەنەی پێ بخورێ بۆچی بۆی خەسار نەبێ ئافرین ئەوە نەیە خواردنە کاتە قاپەکەیەوە بۆ ئەوەی خەسار نەبێ کەواتە ئەوە شتێکی زۆر باشە لەبەرەوەی ئەو کاتە کە خواردنە زۆر تێکرد خواردنەکە هەمووی پێ نەخورە خەسارە بێ وایە زۆر باشە گۆرانی ێزانی ئەی نوکتە ئەزانی ها ئەی ئەزای چەقڵێ بۆ من لێبەی ئەدی چەقڵێ بۆ من هەر بژی ئافرین چۆنی هاوڕێکە باش باشی ناوت چییە ئیلی ناوت چییە ئیلی ئەفەری ناوێکی زۆر خۆشە باشە پێم بڵێ تۆ کە لە ماڵەوە نانەخۆی ئەگەر خواردنێکیان لێنا ئەڵێ ئەمە چیە خواردنە من نایخۆم بەدڵم نییە شتی وا بێ ئەفەری ئەبێ هەموو خواردنێک خۆین وایە لەبەرەوەی هەموو خواردنێک سوودی تەندروستی خۆی هەیە هەموو خواردنێک دایکێ ڕەنجی لەگەڵا کێشاوە و ماندوو بۆ پێوەی وایە پێویستە لەسەرمان هەموو خواردنێ بخۆین باشە ئافرین تەمە درێژ بێت بژی هاوڕێکە چۆنی هاوڕێکە باشی ئاویش قژی وەکو مناوە بەرز کردوتەوە بۆ سەرەوە ئێمە قژمان جوانە بێکە وایە ناوت چییە ئافرین هۆست ئەی تۆ ناوت چییە باران ئەفرین تەمە درێژ بن باشە پرسیارێکتان لێکەم ئێوە لە ماڵەوە کەنانتان خوان یەکسەر ڕاکەن لە سفرەکە ئەی چیەکەن چیەکەن ئافرین ئەبێ چاوەڕێکی هێتا دایک و باوکمانیە ئەو کاتە چی بکەین دەستکەی بە ناخواردن ئەیکە لە خواردنەکەمان تەواو بووین یەکسەرە چینە دوو ئەو پاڵینەوە ئەبێ هاوکاری کەسانی گەورەتر لە خۆمان بکەین یارمەتی دایک و خوشکەکانمان بین لەبەرەوەی ئەوان ماندوون لە ماڵەوە و کاری ماڵەواکەن وایە پێویستە ئێمەش هاوکاریان بکەین و کاریان لەگەڵا بکەین قاپەکانی بەردەم خۆمان کۆکەینەوە پەردا خوشتەکانیان لەگەڵا کۆکەینەوە وایە جیاوازی نەکەن لە نێوان کچ و کوڕا بڵێن من ئەو کارە ناکەم من کوڕە وایە ئافرین دەگۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی سمارەیەک هاوڕێمە ناو پۆلیشدا پێمە زۆر وریایە بچووکە هەنجلۆی سکسوکە پێمان دەڵێ وریا من لە پۆلا زۆر ئازابن
هەر جارە و بە بابەتێک زۆر پێمان دەڵێ پیتە ئێس تاڵ ئەفەری باشە سمۆرە چییە خوا بزانبەزانی گوێز گوێ زۆر خۆشە بۆ زستان ئیزلزل بشارەوە بیخاکوونی دارەوە یەک چەمڵی بەێس هەر بژێ ئەفەری چۆنە ناوڕێکانم باشن تۆ ناوت چییە؟ ئایا پرسیارێکی لێ بکەم ئەوە چیە بەسەرتەوە؟ پشیلە پشیلە خۆشە بێ باشە پشیلە ئەڵێ چی ئەڵێ ئەڵێ مێ ئەڵێ چی میاو چی ئافرین تۆ پشیلە بینیوە پشیلە جوانە پشیلە خۆشە بێ باشە ئەگەر پشیلەیەکە بینی بریندار بوو هاوکاریەکەی ئەی بیتە ڤێتەرنەری ئافرین ئەوێ بێی بۆ لای پزیشکی ئاژەڵان لەوێ چارەسەریکەی باشە تۆ خواردنە خۆی ئافرین خواردن بۆچی سوودیەیە بۆ لەشمان بەهێزەکە ماسوولکەکانمان بتەوە بێ وەختە مێشکیشمان بە باشی بیرەکاتەوە وایە ئافرین ئەی تۆ چۆن یاوڕێکەم ناوت چییە؟ تینە ئافرین تینە ناوێکی زۆر خۆشە تینە تۆ ئەبی باوڕێ من پێ خۆشە بەردەوا من ببینی کەواتە ئێواران کاتژمێر پێت سەیری شاشەی کورساتکە تینە تەمەنت چەندە؟ 7 ساڵ ئافرین تینە تۆ هەموو خواردنێکە خۆی؟ ئافرین ئەبێ هەموو خواردنێ بخۆی نابێت کە دایکە خواردنێکی لێ ناڵێ ئەوە چییە من نایخۆم لەیبە نابێ شتانە بڵێ باشە لەبەرەوەی هەموو خواردنێک سوودی خۆی هەیە باشە ئافرین کامتان گۆرانیەکە بۆڵێن ئەدی گۆرانیەکە بۆڵێ بەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگاشی شەو پەنجەرەی قوتابخانە گشت ناکیمان دەداتێ فێرمان دەکا وریابی بۆ پەنگانە ئازادی قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە ئافرین یە چەمڵێ بەهێز بۆ ئەوڕێمە چۆنی باشی ناوت چییە؟ ئارۆ ئافرین ئەی تۆ ناوت چییە؟ وڵی ئافرین باشە تەمەنت چەندە؟ 7 ساڵ ئافرین ئەی تۆ باشە 7 دەکاتە چەند؟ 4 ئافرین یە چەمڵێ بەهێزی بۆ لێ ئافرین باشە پرسیارێکی لێکەم تۆ پێشەوەی کە نابخۆی چیەکەی؟ ئافرین هەڵێ بسملا ئەی پێش بسملاکە ئەبێ چی بکەیت؟ ئەبێ یەکسەر ئاوا بچی دەست لە پەرتووکەکە و بەی دەست لە قەڵەمەکە بەی دەست لە پەنجەرەکە بەی یەکسەر بچی نانەکەشت بخۆی ئەیە بێ چی بکەیت؟ ئەبێ دەستەکانمان جوان بشۆین بۆچی؟ میکرۆب دەستمانەوە نەبێنێ بۆ ئەوەی دەستمان پاک و خاوێن بێت چونکە ئێمە خواردنی پێخۆین دوای ئەو میکرۆب و پیسی ئەچێتە گەدەمانەوە تووشی نەخۆشیە بین وایە؟ ئافرین ئەت بشی ئەی باشە تۆ لە ماڵەوە زانی چێشت لێنێی؟ کە گەورە بوویە زانی چێشت لێنێی لە ماڵەوە هاوکاری دایک و خوشکەکان نەکەی؟ ئافرین قاپەکانیان لەگەڵا کۆکەیتەوە؟ ئەتوانی سفرەکەیان لەگەڵا کۆکەیتەوە؟ ئافرین هەمیشە لە ماڵەوە هاوکاری لە خۆ گەورەترکە باشە تۆش هاوکاری خوشک و دایک و ئەوانە بکە لە کاتی کۆکردنەوەی سفرەکەیە باشە؟ زۆر باشە یەک چەمڵی بەهێز بۆ خۆتان هەر بژی چۆنی؟ باشی ناوت چییە؟ ڕاڤیار تەمەنت چەندە؟ 7 ساڵ ئافرین ڕاڤیار لەوانەکاندا چۆنی؟ زۆر باشی؟ باشە پێش ناخواردنەکە چیەکەی؟ پێش بسملاکە دەست و دەم و چاوە بێ پاک بشووی وایە؟ ئەی دوای ناخواردنە بێت چی بکەی؟ ئافرین هاوکاری دایک باوکمانەکەی هاوکاری خێزانەکەمانەکەی ئەبێ دوای ناخواردنیش جوان دەستەکانمان بشوین وایە؟ ئەی لەوانەکاندا باشی؟ ئەی خۆ ئامادە کردو بۆ تاقیکردنەوەکان؟ زۆر باشە هەر بشی یەک چەمڵی بەهێز دەیبینم یەک چەمڵی بەهێز لێمە ئافرین هەر بشی زۆر باشە چۆنی ئەوڕێکە؟ باشی ناوت چییە؟ ئافرین ئەی تۆ؟ پەپولەی جوانی باڵنەخشی ئافرین تۆ پەپولە خۆشێ پەپولە باشە تۆ پەپولە ئازاریت ئەوای گری بەدەست ئافرین نابێ بیگری لەبەرەوەی پەپولە زۆر نازکە هەر لە خۆی و باڵەکانی لێ بێتەوە وایە؟ ئافرین ئەی تۆ
چ پەپولەیەکە خۆشەوە پەپولەی ڕەشیان پەپولەی سپیان پەپولەی زەردیان پەپولەی سووریان پەپولەی پەمەیان کامیان ڕێگە و ڕێگە ئافرین باشە شتێکە پێ بڵێ ئێوە لە ماڵەوە هاوکاری لە خۆتان گەورەترەکەن لە کاتی کارەکانی ماڵەوەیە ئافرین چێشتە زانن لێنێ منیش نازانم لێنێم کەواتە ئەبێ ئێوە خۆتان فێرکەن بۆ ئەوەی کە گەورە بوون خواردنی خۆش لێنێن خواردنی خۆش ئامادەکەن باشە من بانگێشتەکەن بۆ ماڵەوە ڕۆژێک تا خۆشەوێ ئەتانێ بم باوڕێتان باشە کەواتە بەردەوام چاوتان لەسەر شاشێک و سات بێت بۆ ئەوی ماوەی مناڵانی خۆش ببینن فلم کارتۆنی خۆشمانێ باشە زۆر باشە چەپڵێکی بێز بۆردتان ئەفەری دەربژین چۆنن باشن تۆ ناوت چییە ڤاری ئافرین ڤاری تەمەنە چەنە باشە ئافرین تەمەنی هێشتا لە پۆلی چەندی دوو ئافرین ڤاری باشە تۆ لە کاتی ناخواردان دەماگەیتەوە نەخۆی ئەی چۆن نانەخۆی چۆن ئافرین ڤاری نابێت لە کاتی ناخواردان دەمە بکەیتەوە بۆی مڵتەمڵ چ نەکرد وایە چونکە کەسانی چواردەورە بەوە بێزارە بن ئەبێ کەنانی خوار ئاوا دەمەداخەیە بە هێواشی پارۆکە بجووی ئەبێ پارۆکەش جوان جوان بجووی ئەو جاقوتی بەی باشە بۆی سوود لە خواردنەکە و بینی باش ئافرین ئەی تۆ چۆنی باشی ناوت چییە میوە تۆ میوە خۆی میوە چ میوەیەک زۆرە خۆی بۆس ئەنا هەموویە خۆم هەموویە خۆم ئەوانەش هەموویە خۆم باشە باشە یەک شتم پێ بڵێ خواردنی میوە سوودی چییە ئەفەرین سوودەیە بە لەشمان هەمووی ڤیتامینی تایە وزەی زۆر باشی تایە ماسوولکەکانمان بەهێزە بێ بیرکردنەوەمان باشترە بێ ئەو کاتە ئەتوانین بە باشی وانەکانمان بخوێنین ئەی تۆ ناوچیە و ڕێکەم باران باران لە چ وەرزێکا بارێ لە چەند وەرزا بارانە بارێ بەهار بەهار زستان پاییز چەند سێ وەرز ئافرین ئەربژی باشە سوودی باران چییە بزان مەزانی باران ئاو زۆرە بێ زەویەکانمان بەپیتە بێ گوڵ و گەڵاوە و شتانە ئەڕوێ بە جوانی باشە یەک پرسیارتان لێکەم ئێوە ئەتوان گۆرانێکم بۆ بڵێن بەیەکەوە ئەدی دەی کەوتم سێ گۆرانێکم بۆ بڵێن باشە یەک دوو چوار گەڵ تاکەم ڕاوەسن یەک دوای یەک چەند بوو دوو سێ فەرموون توی پۆلی یەکەمی ها لە پۆلی دووهەمم یەخوا پیرۆز بێ لێمان خوێندنی ساڵی نوێمان من کوتابیەکی بریەم گێڕایەڵ یا مامۆستا کوتابخانە خۆشەوێت چکە دڵتیا دەسرێت کەلوپەرم خانە میسکانە ئاژانێت هەر بژی کوتابخانە کە مەڵبەتی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕێزیرەکەکانە ئافرین یەکچە بڵێ بێز بوو خۆتان هەر بژی دەست بۆ